پێشتێکۆ دە هەڕۆژنامە نیویۆرک تایمزیە ئەمریکی لە سەرزارێ بارپرسیارێکی لەشکریە ئەمریکا بەڵاو کرد کە وەزارەتە بەڕێوانیە ئەمریکا ئامادەکاریان دەکێدا 105 لەشکری ئەمریکی بشێنە ڕۆژئاوای کوردستانê بەنتاگۆنە ئەمریکی ئەڤ نوچە ڕەت کرد. جەنەرال کێنێس ماکنزی سەرۆکێ سەرکردایەتیە ناوەندە ئەمریکا ڕاگەهاند کو ئارتێشە ئەمریکا ji بۆی ئەنجامدانا دەورiyên هەڤبەش لەگەڵ تورکیا ژمارەیە هێزên xwe li Sûriyê zêde nake û zêdekirina ژمارەیە هێز لە سووریە نەدە بەرنامەیە ئەمریکادەیە. هەروەها ماکنزی دەزانین و بەردەوام ئەمریکا کار لەسەر وێ چەندێ دەکەی و ژمارەیە هێزên xwe لە ڕۆژاوای کوردستانê کێمتر بکێ ji ژمارەیان هەو ئەڤ نوچەیە دە ڕۆژنامەیە نیویۆرک تایمز داهاتیە بەڵاوکردن دوورە ji rastiyê وەکە سەرۆکە سەرکردایەتیە ناوەندە ئەمریکی دە خویاکردن و ئەگەر هەیە ئەمریکا بەفگوهارتنێ دە سەربازن خۆ دەبکە لە ڕۆژاوای کوردستانê û تۆ گوهارتنەکە دن لە هۆڵێ نینە. ماکنزی تەکەس کرد و ئاواکردنا ناوچەیە ئارام و پێویستیاوێ بە زێدەکردنا هێزن ئەمریکی لە دەڤەرێ نینە ئەوژێ دەدەمەکی دەک و ڕۆژنامەیە نیویۆرک تایمزیە ئەمریکی بەڵاو کرد بوو کومەبەست ژێ شاندناوێ ژمارە هێزە ئەمریکی پاراستنە ناوچەیە ئارامە. بەریا چەند ئەمەهان دۆنالد ترامپ سەرۆکێ ئەمریکا بڕیاردابوو و هێزن ئەمریکی ژە سووریێ ڤەکشن و ئەو بڕیارە ترامپ بوو جهێ نەڕازیبوونە لە جەمگەلێک ئالیان پێشتێ دەرباسبوونە دەمەکەی بەسەر بریارێڤە ئەمریکا دەخویاکردن و دەمێ ڤەکشانە هێزن ئەمریکی ژە سووریێ نەخویایە و ئەو هێزن ئەمریکی وێ بمینن حتا کوارمانجێن ئەمریکا لە ناوچەیە جێبەجێ ببن.